سڵاو باشن ئەحواڵتان ئێمڕۆ لە ڕاوە ماسی بووین بەڕاستی لاک بووین دەستان خۆش بێ برادەران ئەمە ماسیە تا ئێستا ماسی لەم ئەم ماسیە کە لە دەریاچەی سیروان لە نزیک گوندی چنار و مۆردین لە سنووری هەڵەبجە ڕاوکراوە 5 کیلۆ گەرا لە سکیدا بووە. شارەزایانی ماسی ڕوونی دەکەنەوە ئەگەر لێگەڕابان گەراکان دابنێ زیاتر لە 1 ملیۆن ماسی تێدا دەتروکا. ئەم گردە ڤیدۆیش کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 19ی ئەم مانگا کاتێک 7 گەنجی شاری هەڵەبجە چوون بۆ گوندەکانی چنار و مۆردین لەوێ لە لێواری دەریاچەی سیروان 2 ماسی گەورەیان ڕاو کردووە. ئەم ماسیشمان کوشتووە نزیک 8 کیلۆیە ماسیێکی تر لە خوارەوە کوژراوە تقریبان 174 کیلۆیە بۆ قەپانەی کە کێشاومانە لە ناو بەلەمەکە هەیە. NRT زانیوێتی ئەو گەنجانە بە مادەی TNT ماسیەکانیان ڕاو کردووە کە کێشی هەردوو ماسیەکە 254 کیلۆگرام بووە، یەکێکیان نێرە و ئەوی تریشان مێ بووە. ڕاوکردنی ئەم دوو ماسیە گەورەی و بڵاوکردنەوەی ڤیدۆکانیان لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە کاتێکدایە کە بە بڕیاری وەزارەتی کوشت و کاڵ لە ڕۆژی 23 تاکو 26 بە هەموو جۆرێک ڕاوکردنی ماسی قەدەغە کراوە. لە پاڵ ڕاوکردنی ئەم ماسیانە پۆلیسی دارستان و ژینگەی هەڵەبجە سکاڵای یاسایی لەسەر ئەوە 7 گەنجە تۆمار کردووە و فەرمانی دەستگیرکردنیشان بۆ دەرکراوە. هەرچەندە پۆلیسی دارستانی هەڵەبجە ئامادە نەبوو لەسەر ئەم گردە ڤیدۆیە قسە بکات، بەڵام پێشتر لە سەرەتای وەرزی قەدەغەکردنی ڕاوە ماسیدا پۆلیسی دارستان هۆشیاری دابوویە ئەو کەسانەی کە ڕاوی ماسی دەکەن. لەو ڕۆژەی کە منعی ماسی دەستی پێەکە یا وەرزی قەدەغەکردنی ڕاوی ماسی ئێمە لە دوای ئەوە کە ڕۆژی کە بوومان دیارێکرد کە هەڵگرین ڕەبایەکان هەڵەگرین کۆتایی بۆیێن ئێمە دەریاچە نابین دەریاچی خۆیان و بەڕاستی ئەوەی کە من بزانم زیاد لە 1500 بۆ 2000 کەس لەسەر ئەم دەریاچە ژێوی ژیانیەتی ئێمە هاتوین بەڕاستیەکەی خزمەت بۆ خەڵکەکەین، یعنی ڕێزمێ کۆمەڵی خەڵک وایە زانی ئێمە هاتوین لێرە زەرر بەوانەکەین نەخێر قانجەز بەوانەگەێنین. بە گوێرەی ئامارەکانی پۆلیسی دارستانی هەڵەبجە لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 58 کەس بە تۆمەتی ڕاوکردنی نایاسایی دەستگیرکراون و 142 تۆڕی ماسیش دەستی بەسەرداگیراوە. ئەمە لەگەڵ دەست بەسەراگرتنی نزیکەی 150 کیلۆ ماسی کە لەلایەن ڕاوچەکانەوە ڕاوکرابوون. ئەمەش ماسیەکەیە برادەران وەرگەڕ تا ئێستا ماسیوا لەم سنوورە نەبینراوە یاخوا لەشمان ساق بێ ئەوە برادەر خەری بوو بکەوێ. وری حەمەکەریم NRT هەڵەبجە.